بەداخەوە ئەوەی کە ئێستا ڕوویە لەبەر چاوی کامێرەی چاوی چەناڵەکانی هەموو دنیا ینی هەموو دنیا ئەیبینێت ئەمە بەزاندنی مافی مرۆڤ مافی کەسایەتیە ینی ئەمە پلانێکی زۆر دوژمندارانەیە بۆ بەنسبەت میلەتی کوردەوە وەڵام پێم ناخۆشە پەنجەیەکی مناڵی کورد خوێنی لێبێت نەک مناڵی کورد هەموو مناڵی دنیا بەداخەوە ینی ئەو کەسانی کە شەڕەکەن حەقە ڕووی تفەنگەکانیان یان ڕووی سلاحەکان بکەن ئەو کەسانی کە جژنەکانیانن یان ئەو کەسانی کە نایەرن نەک کەسێک کە شوانێکە لە بەشاخێکەوە فەقیرە بژەوی ژیانی خۆی نەکات یان کابرا جوتیارە یان کاسبکارە یان بەداخەوە ئەمە لە هیچ یاسا و قانونێک و لە هیچ دنیا ئەمە جێگەی قوبوڵ نییە بەڵام ئەوتا بە بەرچاوی هەموو عالەمەوە ئەم شتە تێشەپەڕێنێ خۆی دوژمنەکە ئەناسرێتەوە بەڵام خیانەتکار ناناسرێتەوە بەداخەوە جا میلەتی کوردی هەمیشە چەوسێنراوەتەوە لە ژێر دەستی هەردەمی لە ژێر دەستی سیستەمێک و زاڵمێک و داگیرکەرێک بووە ئیتر بەما بۆشی کورد گیراوە کوردیان فێری پارە و فێری خیانەت و فێری ئەو شتانە کردەوە بەداخەوە کە میلەتی کوردوان نەبووە بەڵام ئیتر بە درێژایی مێژوو ئەوە سەپێنراوە بەسەریان بە زۆر شێواز دەوڵەتی داگیرکەری تورکیا ویستویەتی باشووری کوردستان بخاتە ژێر هەژمونی خۆی و کۆنتڕۆلی بکات ئەگەر ئێمە سیر بکەین لە ڕووی ئابووریەوە بۆ نمونە باشووری کوردستان بووە بە بازارێکی گەورە بۆ ساختکردنەوەی کاڵا خراپ و بەسەر چووەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و لەم ڕێگەیەوە ئابووری تورکیا بژاوەتەوە و دوازەرام ئابووریە بەکاردەهێنرێت لە دژی گەلی کورد لەلایەکی ترەوە ئەگەر لە ڕووی سیاسیەوە سیر بکەیت بەشێک لە حیزبەکانی باشووری کوردستان لە ژێر هەژمونی سیاسەتی دەوڵەتی تورکدان و وەکو هاریکار بەردەوامن لەم هێرش و داگیرکاریانە بۆ سەر باشووری کوردستان ئەگەر لەلایەک ترۆ سیرکە لە ڕووی کولتوریەوە دەبینین دەوڵەتی تورک لە ڕووی گۆرانی موزیک لە ڕووی دراما و فیلمەوە بە تایبەت لە کەناڵە کوردیەکانەوە بە تایبەت هەندێک کەناڵ بۆ ئەمە بەستە کراونەتەوە کە کولتوری تورکی هەژمونی کولتوری تورکی بڵاو بکەنەوە ئەجێندای سیاسی تورکی بڵاو بکەنەوە لە باشووری کوردستاندا بۆ خەڵکی کوردستان باشوور ئەمە بکەن و ئەم هێرشانەی ئێستا کە هێرشی سەربازیە بۆ سەر باشووری کوردستان درێژکراوە یان تەواوکەری ئەو هێرشانەیە کە پێشتر لە ڕووی کولتوری سیاسی ئابووریەوە دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر باشووری کوردستان کردوویەتی بە درێژایی مێژووی دامەزرانی کۆماری تورکیا یەکێک لەو فۆبیانەی کە هەی بووە کوردۆفۆبیا ترس بووە لە بوونی کورد لە ڕوانگەی ئیدۆلۆژی ناسیۆنالیستی تورکیەوە فاشیستی تورکیەوە نابێت کورد بوونی هەبێت نابێت گەلێک بە ناوی کوردەوە بوونی هەبێت لەبەرەوەی یەکێک لە بنەماکانی دامەزرانی دەوڵەتی تورک کە دەوڵەت نەتەوێت لەسەر بنەمای یەک زمان یەک نەتەوە یەک ئاین دامەزراوە کە تێیدا جێگەی فرەیی نابێتەوە تا لە ناو دەوڵەتی داگیرکەری تورکدا شوێنێک بۆ کورد بوونی نییە تەنانەت ئەم هێرشانەی کە ئێستا دەکرێتە سەر باشووری کوردستان بە هاریکاری سیخوڕی ناوخۆیە بەداخەوە کە ئەمانە لە پێناو بڕێک پارە یان لە پێناو بەرژەوەندیەکی کەسەکی بوونی خۆیان فرۆشتۆ بەکاری دەهێنن بۆ یارمەتیدانی دەوڵەتی تورک دەبێت گەلی کورد لە باشوور و لە هەموو پارچەکانی دیکەی کوردستانیش بەرامبەر بە داگیرکاری بوەستنەوە هەر کەس لە ئاستی خۆی دەتوانێت چی بکات گەرەکە بیکات ینی چاوەڕێی هیچ شتێک نەکات چاوەڕێی ئەوە نەکات بۆ نمونە لەلایەن حیزبێکەوە لەلایەن ڕێکخراوێکەوە فەرمانی پێ بکرێت یان ڕێنوێنی بکرێت بۆ ئەوەی هەڵوێز بنوێنێ گەرەکە هەموو مرۆڤێکی کورد کە وەکو کورد هێرشی دەکرێت سەر دەبێت بەرگری بکات بەرخۆدان بکات و هەر چۆنێک کە دەتوانێت